ئەوە حاڵی چەند ڕۆژەی ژمارەیەکی زۆری کاسبکاری پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەوان لەگەڵ دەرکەوتنەوەی خۆر و هەڵاتنی ڕۆژێکی نوێ لە بری چوونە سەرکار و کاسبیەکانیان لە بەردەم قایمقامیەتی شارەکەیان کۆ دەبنەوە. ناڕەزایی ئەو هاونیشتیمانیانە دوای بڕیارێکی حکوومەتی ئێران هاتووە کە چیتر ڕێگە نادات لە سنوورە نافەرمیەکانەوە ئاڵ و گۆڕی بە کاڵا و کەلوپەل بکرێت لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. لێرە ئەو کەلوپەلەی کە دەهات پێش بۆیدا ئازاد بوو هەرهانش قاچاغی کرد و دەڵە نابی بۆەوەی دابێ قاچاغا ئەوەش زیان بمە دەگەین لەبەرەوەی کامەکار و کاسبەکەن ئەوەیە. هەزاران کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە بە کۆڵەکانیان شتومەک لە سنوور دەگوازنەوە. لەو کاسبیەدا بە سەدان دوکاندار شتومەکەکان دەفرۆشنەوە. بازرگانێکی زۆر مامەڵە بەو کاڵا و کەلوپەلانە دەکەن و ئێستا کاری سەرجەم ئەو خەڵکە پەشی کەوتووە. ئەو خەڵکیە 4,000 نەفەر کارتی دراوەتە ئەو کرێکۆڵەی کە لێرە کاسبێ بکە. ئەگەر قەرار بێ بە گومرگی دابارەکە بڕوا ئەو خەڵک هەموو بێکار دەبێ. تەواوی ئەو کاڵایانە دروستکراوی وڵاتی چینن، کەلوپەلی چێشتخانە، کارەبایی و جلوبەرگن. ئێستا تەنها ڕێگا بە کەلوپەلی چێشتخانە دەدرێت و بەەوە شێوە وێڕای بێکاربوونی سەدان هاونیشتیمانی ڕۆژهەڵات. ژمارەیەکی زۆر لە هاونیشتیمانیانی ناوچە سنووریەکانی باشووری کوردستانیش بێکار ماونەتەوە. ئەو بڕیارێک کە ئێران بڕیاری داوە بە نسبەت کەمکردنەوەی ئەو کاڵانەی کە لەو مەرجە نافەرمیانە دەڕوا ئەوە هەر زەرەر بە ڕۆژهەڵات ناگەێنی بەڵکو بە باشووریش دەگەێنی. لێرەش خەڵکەکی زۆر هەیە بەو کارێوە مەشغوڵە. لە سنووری پارێزگای هەولێر و ورمێ جگە لە دەواازەی فەرمی حاجیۆمەران لە نێوان پیرانشار و چۆمان لە 3 دەواازەی نافەرمی و لە نێوان شنە و شارەدەی سیدەکانیش لە دەواازەیەکی دیکەی نافەرمی مامەڵە بە چەندین زۆر کاڵا و کەلوپەل دەکرێت. بڕیارەکەی حکوومەتی ئێران کاری چینێکی هەرەنەداری لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پەکخستووە چونکە ئەم کارە یەکێک لە کارە سەختەکانە و هەر کەسێک کار و کاسبیەکی دیکە شک بات باستەم خۆی لە مەترسی و هەوراز و نوشێوی سنوورەکان دەدات. بەختیار قادر ڕوودا و ناوچە سنووریەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان.